لە شاری سلەیمانی بە بۆنەیەکی ئایر ڕۆژی جیهانی کرێکارانەوە مەراسیمێکی تایبەت ئەنجامدرا. لە مەراسیمەکەدا چەندین دروشم و وتار و گۆرانی تایبەت بە ژیانی کرێکاران وترا و هاوکات باز لە خراپی دۆخی گوزەرانی کرێکاران کرا لە هەرێمی کوردستاندا. کرێکاران لە هەرێمی کوردستاندا دەستە و پەنجە نەرمەکە لەگەڵ یەکەم بێکارێکی زۆرەیە، دوو کرێیەکی کەمیانەیە، سێ لەسەر کاردەرەکرێن و کرێکانیان نادەنێ، دووهەم لە بەرامبەر بەمایە هیچ یاسایەکی بیمی بێکاری نیە. من وەکو خۆمەکو کرێکارێک گلەیی یەکەم لە حکومەتی هەرێمی کوردستان کە تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان هیچ خزمەتی چینی کرێکاری نەکردووە، هاتچونکە حکومەتی سەرمایەدارێ بێت و بتەوێنێتێ ئەو حکومەتەی کە دروست بووە لەسەر شانی کرێکار و جوتیا دروست بوو، بەڵام بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان پشتی کردووەتە کرێکاران. هیچ شتێک ناکە بۆی کە کرێکاران ئیسفادەی لێ بکەن. ڕۆژانە دەیان کرێکار بێئیش و بێکار کە دینارێک لە جیرفاندانیە نیە ڕۆنەوە بۆ باڵێکە کوڕی ئەو کرێکارانن لە جەمەکانی شەڕا بەرامبەر بە داعش شەڕەکەن. باوکم و مامەکانم شەهید بوون لە ڕێی چینی کرێکارە و خەباتی چینی کرێکارە لەم شارە. کرێکارانیش لەوەتەی لە مناڵیەوە دەستمان کردووە بە کرێکاری بە ئیشی قورس بۆمان دەرکەوتووە کە خەباتی چینی کرێکاران ڕفێنراوە، دزراوە لە خەڵکی ڕاستەقینەی کرێکار. سرە ڕایباسکردن لە دۆخی سەختی ژیانی کرێکارانی پیا و ژنانی کرێکاریش باسییان لەوە کرد ژیانی ئەوان سەختترە لە چاو کرێکارە پیاوەکان. شان بە شانی پیاوان کارەکەن دەستمۆزیانە لە خوارترە کە هەمیشە کە پیا و سالاری زۆر زاوم بەسەر ژناندا کە لە کۆمەڵگەی خۆماندا کە ژن ئەمیشە چۆسانەوەیە کە لە کۆمەڵگادا. یەکی ئایر وەک ڕۆژی جیهانی کرێکاران لە جیهاندا دیاری کراوە و لە هەرێمی کوردستانیش ساڵانە ئەو یادە بە چەندین مەراسیمی جیاواز دەکرێتەوە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.